سلااوان لێبێت و بە خۆشحاڵەوە بەردەوامین لە پێشکەشکردنی بەشی دۆم و کۆتایی گفتوگۆکەمان جارێکی تر سلااو مامۆستا فاروق سلااو بەجەنابێت. ئێمە لە باسکردنی مەسەلەی دامەزراندنی دەوڵەتی نەتەوەی یان فەشەل دامەزراندنی دەوڵەتی نەتەوەی بە شێوەیەکی تر باس لە دامشکستی ئەو شتاکەین کە پێ ئەوە تێ بزوتنەوەی ناسیۆنالیزم، باس لە شکستی ناسیۆنالیزمێکەکەین کە نەیتوانیوە دەوڵەت دابمەزرێنێ. ئێمە لە ئەزمموی وڵاتە عەرەبیەکان نبینیمان شکستی بزوتنەوەی ناسیۆنالیزم و شکستی ئەو بزوتنەوەانەی کە خۆیان بە عەلمانی دانابوو بە نەتیجە ئەلتەرناتیڤێکی دیکە دروست بوو کە هێزە ئیسلامیەکان بوون و ئەم فەراقیان پڕکردەوە لە ئەزمموی میسر و مەغریب و تونس و ڕەنگە لە شوێنی تریش ببینین. پرسیارەکەی من ئەمەیە، ئایا تا چەندێک ئەگەری ئەوە هەیە ئیسلامی سیاسی ئەم فەراغی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی لە کوردستان پڕ بکاتەوە و ئایا ئیسلامی سیاسی دەتوانێت ببێت بە نوێنەری بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی؟ ئەگەر نییە ئەوەی کە ئەو فەراغی قۆستۆتەوە ئەو لەسەر ئەوە گەشەی کردووە، ئەو لە ماوەی 20 ساڵی ڕابردووە گەشەی لەسەر غیابی ئەو هێزە با بڵێم تۆ ناو ناسیۆنالیست کە ناسیۆنالیست وە ئەو هێزە سێکولار من پێڵم ئەو هێزە ئەلمانیەی کە دەبواە ببێ و بە باگراوندێکی مەدەنیانە و خاوەنی ڕۆیا و دنیابینیە بۆ سیاست و بۆ کۆمەلگا و بۆ ئیدارەکردن. ئەو هێزە کە غیابی بووە لە غیابی ئەوە ئیسلامی سیاسی و حزابی سیاسی ئیسلامیە کان گەشیان کردووە و ئەوانن من زیادە ڕۆی ناکەم کە بڵم تاکە پرۆژەیەکە بێ هی ئەوانە لە ئێستا. ئەجا ئایا ئەمان شوێنی ئاماژەدا بە دنیای عەرەب ئەوە شکستی دەوڵەتی نەتەوەیە لە عالەمی عەرەبیە کە ئێمە ماوەی ساڵ و نیوەکە شاهدین. ئەوە بە بوونبەزگەیستنی ئەو جۆرەیە لە دەوڵەت دانەمەزرانی دەوڵەتی نەتەوەیە و دەوڵەتی مۆدێر لە هەمان کاتاڕووی محاوەرەی کردووە عەرەبی بێ، محاوەرەی کردووە بە ناوی ناسیۆنالیستەوەی، بەڵام ناسیۆنالیزم خۆ بریتی نییە لە شۆڤینیزم، بریتی نییە لەوەی کە حەقی ئەوانی دیکە بخۆی، بریتە لە ئیدارەکردن، بریتە لە عەقڵ. ئەو دەوڵەتە فۆرمە لە دەوڵەت شکستێنەوە. ئێستا ئیسلامی سیاسی لەوێ دێت و دەیەوێت فۆرمێکی دیکە بکات. لە کوردستان پرسیارەکە بەشی دومی ئەوە بوو کە ئایا ئەتوانێت ببێ بەدیلی ناسیۆنالیزم یان ناسیۆنالیست بە مەفهومی ئەوەی کە ئەو دەوڵەت بۆ ئێمە دروستکە. ئەگە پرسیارەکەت ئەوە بێ هەرچ دەوڵەتێ دروستی بکات بەدیل بێ یا بەدیل نەبێ، دەوڵەتێکی شکست خواردووی سەرکەوتوو شکست خواردووە بێ و سەرکەوتوو نابێ لەبەرەوەی لە ئەساسا پەیامی ئەو پەیامێکی دیکەیە تێکەڵکردنی شریعەتە بە تێکەڵکردنی ئاینە بە سیاست خۆی بۆیەوە هاتووە و ئەو فۆرمە لە دەوڵەت دامەزێنێت. ئەمە بڵم کەڵکەڵەیەکی تۆتالیتاریانە شمولیانە لە نێو حرەکات ئیسلامی هەیە بۆ دامەزرانی دەوڵەتێکی شمولی ئاینی نقطە. هەر کاتێ دەسەڵاتی بێتە دەست ئەو بەو ئاقارەیشەکە با بە سەراحەت بڵم دیموکراسیەت لای ئەو هێزە بریتە لە پەیژەیە کە پێی سەرەکەوی کە سەرکەوتیتە سەربانەکە شەقێکی تێڵی ئیتر پەیژەکەت پێویست نییە تەواو بۆ چوم خۆت لەسەرەوەی لەسەر لەناو دەسەڵاتەکە. من تەسەورەکەم دەوڵەتێکیش دروستکە بە ئەوەی ئەم نەزعە تۆتالیتاریانەوە کە داگیرکردنە هونەرمەندێکی سینەمایی 50 ساڵە ئیشەکات دادگای یەکرێت لەسەر فیلمێکی وایە ئەو ئیخوان موسلیمینانەی کە ئەنویست دادگایی حامد ئەبی زەید بکەن و فتوایان لەسەر دەرکرد ئێستایە لەسەر حکم ئەیتر عەبقەریەکی نایە پێ بڵێت چ جۆرە چی ئەکەنەمانە. لەلای کوردستانی خۆشمان ئەوانەی کە ئێستا دادگای نووسەرانەکەنەوەی کە وشەی خوا بێنیت لە دوجارە بە ناوی ئەوەی کە گوایە خەڵفڵام سوکاتی کردووە ئەمەی کردووە. ئەم هێزە لە جگە لە دەوڵەتێکی تۆتالیتاری ترسناک کە هەموو ئەو ئازادیە بچووکە ئێستا من تۆ شەمانە کاتوانین لەم کەناڵەوە ئەوە تا قسە بکەین ئەوەشی لێبرە لەبەرەوە من ئەبێ بە بەدیلی ناسیۆنالیزمی کوردی یا نابێ لە ڕاستیە لەبەرەی ناسراوە دسکۆرسەکەی خیتابەکەی بۆ ئێمە ئاشنایە فۆر حکوومەتی لەو بابەتەی دروست کردووە لە ڕابردوو لە ئێستاە ئەزانین چ جۆرە دەسەڵاتێکە ئەمەکی ئیسلامی سیاسیەت سەر حکم فۆرمێکی ترسناکە لە بڕێوەبردن لە ئیدارەکردن لەبەرەوە ئەبێ بە بەدیلیان نامشکلە نییە بۆ ئێمە هی ئەوە نیە ئیسلامی سیاسی. من لەگەڵ نووسەرێکی کوردانیم وازام هەر لەم کەناڵەیەوە شۆ بوو باسیەوەی کرد قچەکە انتخاباتەوە بابێن ئەمە ئەو پەڕی تێنەگەیشتنە لە ئایدۆلۆژیای ئەم بزوتنەوەیە طبعاً بۆی خەڵکی تێنەگا ئەمە خەڵقی ئەم وڵاتن ئەمە ڕەیان هەیە من دیفاع لە ئازادی ئەوانەکەم قسە بکەن بەڵام کۆمەلگا نابێ ئیدارەیە وڵاتە باتە دەست ئەو هێزە لەبەرەوەی شاپوریەکە. زۆر باشە. گەشەکردنی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستانە زۆر ئاراستە و تەفسیری جیاوازە دەگرێت بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە. بە بۆچوونی تۆ تەنها فەشەلی ئەحزابی قەومی دەسەڵاتداری کورد
پارتی وێکێتی فاکتی گەشەکردنی ئیسلامی سیاسیە لە کوردستانە یا دروستبوونی بزوتنەوەی گۆڕانیش بە ئاراستەیەکی دیکەیە ڕۆڵی گەورەی بینیوە لە گەشەکردنی ئیسلامی سیاسی و لە تۆخکردنەوەی فەزای ئاینی بەو سیفەتەی ئێمە لە ماوەی ڕابردووە بینیومانە و ئەمە ڕای بەشێکی زۆر لە چاو دیدانیشە بزوتنەوەی گۆڕان بێدەنگە بەرامبەر بە هەموو داگیرکردنی فەزای گشتی لەلایەن بیری ئاینی و بەرامبەر بە هەموو هەژمونێکی ئایدی ئاینی بەسای فەزای گشتیە و هەموو تۆخبوونەوەیکی فەزای گشتیش بمعنە ئاینیەکەی لە خزمەتی کۆی ئەجەندای ئیسلامی سیاسیە ئەو تایە گەشاکە تۆ ڕادەسەر بچێت من ڕام لەوەیە بۆ گەشەکردنی ئیسلامی سیاسی تەبەن یەکەم ئەبێ لە خۆڕەڵاتی ناوەڕاستە دەست بکەی ئەڵە ڕاستیە شکستی لیبراڵەکانە شکستی مەدەنیەتە شکستی مەدەنێتە شکستی ئەخلاقی مەدەنێت لە وڵاتە شکستی ئەو هێزە مەدەنیانەیە کە دەبوایە لە 80 ساڵی ڕابردووە هەلومەرجێکی وایان بێنایەت دی کە ئیسلامی سیاسی ئەگەر هەش بێوەکو بۆچوون هەبێ بەڵام قودرەت نەگرێتە دەست واتە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە پاشەکشەیەکێ پاشەکشەیەکی کولتوریە پاشەکشەیەکی عقلی هەیە ئەمە بێتە مای ئیسلامی سیاسی دروست بێ من لە خۆڕات واتە بێت لە منتیقەیە دەست پێ بکەین دوایی بۆ کۆمەلگای کوردیش طبعا ئەوەی کە ئاماژەم پێدا شکستی حرەکەی کوردیە من پێڵم شکستی کوردایەتیە کە بێتە مایەوەی کە ئیسلامی سیاسی لەبەرەوەی ئەو حرەکەیە بەشتایەکە و مەشغوڵ بێت پەیوەندیکی بە سیاسەتەوە نییە کە ئەوکردنەوەی سەروەت و سامان و گەورەکردنی کۆمەڵە بنەماڵە و کارگەشتووە بەوەی کە ئێستا مەوزوعی ئەوەی کە کۆمەڵە سەرکردە هەبن وەکو ڕعیەت و ئاژەڵ سەیری کورد پێن لەوەش تێپەڕێوە ئێستا وەکو خواکان حکومەکە قساکەن کە ئێستا داوای پەرستنەکەن ئەمە بەرەنجامی کوردایەتیە ئەمە واکە کە ئیسلامی سیاسی لەرزوێ بەشێکی دیکەی شکستی کۆمەلگای کوردی خۆیەتی کە ناتوانێت هێزێکی کارا دروستکە هاتی دەسەر گۆڕان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە دوای دروستبوونی یەکگرتووی ئیسلامیەوە ئەم کۆمەلگایەمە هیچ هێزێکی دروست نەکەوە یەکگرتووی ئیسلامی ئەزانین چه هێزێکە هێزێکی دروست نەکردووە لەبەر ئومێد و تموحێکی زۆر لەسەر گۆڕان هەبووە و ئێستاش هەیە کە دروست بووە بەڵام واتە گۆڕان ئەوەی کە کەسێک لەگەڵ گۆڕان هەیە نییە ئەمە مشکلی من و تۆ نییە ئەمە کۆمەلگا ئەمە هێزێکە دروست بوو لەم کۆمەلگایە قسەی هەیە و ناڕزایەتێکی و ئەوش لەگەڵ ئەو ناڕزایەتە دەسوپەنجە نەرمەکە ئۆکەی خەڵکێکەیە ئەمە بۆ من مهمە خەڵکێکەیە من لاقنەوەی خەڵکی دش بە گۆڕان خەڵکێکەیە تەوەقوعی لە گۆڕانەیە کەشتی گەورە بکە ئۆکەی ئێمە ئەبێ گۆڕان ئێستا ڕوبەڕووی پرسیاری گەورە بکەینەوە یەکێ لەوانەوەیە چ جۆرە لە حکومڕانیەکە دەوێت تۆ بۆ بێدەنگی لەوەی لە کاتێکە ئەبووە پەیامی سێکولاریزم تۆ هەڵی بگری واتە ئەبووە ڕێک و ڕەوان بڵێ ئێو دەوڵەتە و شێوازی حکومڕانی ئێمە ئەمانەوەیە بریتە لە ڕژێم سیستەمێکی سێکولار تۆ دەربارەی ئاین هیچ حرفێکی نییە ئەجا دەربارەی کبکردنی عقل و کبکردنی ئازادیەکانیش لە ڕۆ سیاسەکەی و جاجار قساکەی بەڵام لە ڕۆ فکرەکەی تۆ بێدەنگی ئەخۆ ئازادی بریتی نەرەوەی کە من ئێستا لەسەر دەسەڵاتی کوردی چیمەیە لە ناقۆسێکا تاوان دەسەڵات چکم دەسەڵات نییە چیمێ بیڵم ئەی لە ڕووی فکریەوە ئەی لە ڕوویەوەی کە من بۆم هەبێ ئیمتیحانی کۆدەکان بکەم ئیمتیحانی نۆرمەکانی ناو ئەم کۆمەلگایە بکەم گۆڕان چ پرسیارێکی هەیە چ قسەیەکی هەیە بیکا بۆ کۆمەڵی علاقاتی خێڵەکی معشاعری دواکەوتوو کە هەمومان گیرمان خوارە بەدەستەوە ئەگەر نەهاتووی بۆ ئێوە بگۆڕی ئەی چیە گۆڕی وەرە بەڕاستی ینی شێوازی حکومڕانی چی ئەگەر تۆ لە کۆمەلگا و لە علاقاتە ئیجتیماعیەکانەوە دەست پێ نەکەی لەو کۆمەڵە کللتورۆ دەست پێ نەکەی کە تیا ڕواەتیە بە کوشتنی ئافرەت بەو مەرج کە هەیە لەبەرەوە ئەجا بۆ بێدەنگیت بەڕێ یان لە پەیوان بەهێزی ئیسلامیەوە ئەمە حلفە تۆ هەتە ئەمە حلفە وەکۆی کە پارتی وێکێتی هەیەی یاخود ئەمە موقەتە یا ئەمە لەسەر ئاستی فکریە یا ئەمە لەسەر ئاستی تاکتیکیە ئەمە لەسەر ئاستی چیە ئەم حلفەکە ئێواتانە وانێ بەڕاستی بە حەقمانە و پرسیارە بکەین لە گۆڕان ئەمە و پرسیارانە کە ئەبێ گۆڕان وەڵام بباتەوە بەڵام کاکە ئومێد ئەوەی کە فەزاکەی ئالوودە کردووە ئەمەی تا ئێستا وتمان کارێکی مەدەنیانەیە ئەمە دیبەیت ئەیکەینێمە و ئەما بێ بکرێ ئەوەی فەزاکەی ئالوودە کردووە ئەوەیە کە ئەم گفتوگۆیانە لەبەرەوەی جۆرێک لە تعصبی حیزبی دروست بووە کاکە ئومێد تعصبی حیزبی وای کرۆ کۆمەلگای تۆی پەرد کردووە کۆمەلگای تۆ پەرد بووە بەسەر ئەحزابە بەسەر تعصبە ئێستا تعصب دەماریگیری حیزبی دروست بووە بەسەرەن ئێمە بێ ئازاد ئێمە داکۆچی لە گۆڕان بکەین بیربۆچوون هەبێ داکۆچی لە حیزبێکی ئیسلامیش بکەین تەسەوری خۆی بڵێ بەڵام وەکو کۆمەلگا ئەبێ شوێنێکە بێ چاومان لێ بڕێ بە بەرەو کوێ ڕۆی دروستبوونی
هێزی سکولار لە هەرێمی کوردستانە ئێمە بەردەوام وەڵامێک ئەبیستین لەو هێزانەی کە خۆیان بە هێزی ئەلمانی ئێزانن ئەوش ئەوەیە کە ئێمە پێویستن بە پاراستنی شیرازەی کۆمەڵایەتیەیە پێویستمان بە پاراستنی ئەو هاوسەنجە کۆمەڵایەتی هەیە کە هەر لە هەرێمی کوردستان هەیە دەستبردنمان بۆ دیموکراتیزەکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ ئەوەی کە بەڕێزت ئاماژەت بێت پەیوەندی گۆڕینی پەیوەندی خێڵاتی بە پەیوەندیکی مەدەنی و بەدیهێنانی ئازادی تاکە کاس و دروستکردنی فەزایکی ئازاد بۆ ئینسان بە پێوەرە دیموکراتیەکان ئەمانە ئەگەری ئەوە هەیە کۆمەلگا بخاتە بەردەم شڵەژان و شپرزایی و ئەمە بۆ ئەم هەلو مەرجی ئێستای کۆمەلگایەک نابێکە هێشتا کۆمەلگایشی نەریتە تێگەشتنی تۆ بۆم بە هەموو توانای عقلیمەوە هەموو قودرەتی عقلیمەوە دژیم بە هەموو قودرەتی عقلیمەوە دژی ئەم بۆچوونم بۆچوونێکە تا سەر ئێسقان خراپە تا سەر ئێسقان من کچێکم هەیە زۆر باسیەکەم لەبەری زۆر خۆشەیە ئەم کچەی من تاوانێکی گەورەم کردم چاتۆتە ئەم وڵاتەوە ئەم کللتورەوە کە پێڵە زعیفە بزانین من جاجار سەیری ئەم مناڵە جوانەمەکەم ئەگریم لەوەی کە گوناحی چییە من هێناومەتە ناو کللتورێکی سەقەتی خراپی بۆ گەنەوە کە پیاوە ئاینەکانی بە ماڵەن زعیفە من بم بە قوربانی باوکی بۆ بە قوربانی ئەم کللتورە خراپە کچەکەم ببێ بە قوربانی ئەم کللتورە هەرە خراپە بەربەریە شاخاویە لە پێناویەوەی کە شیرازەی کۆمەلگا تێک دەچێت شیرازەی چی کاکە ئازادی تاکتەکی و فەردانە ئەبێ مقدسە ئەبێ ئەو ئازادی ئەو فەردانەیە ئیشی سیاسی کاکە تا هاونیشتیمانەیەکی سربەخۆ نەبێ قسەکردن لە سیاست مهاتەراتە ئێمە دەبێ هەمومان کار بکەین بۆ لەلایەکە لە دایکبوونی ئینسانێکی سربەخۆ ئازاد فەردێکی سربەخۆ و ئەنجا هەر ئەم ئینسانە ئازادەشە بڕیان لە چارەنووسی خۆیان لە دوواجارە کۆی بەرژەوەندی ئەم ئینسانە ئازادی خوازانە دەوڵەت دروستەکە ئەمەی دیکەیان ئەمە شڕێکی خێڵەکەی بە مێنتاڵەتی خێڵە حکومەکە دەوڵەتی خێڵەکان دروستی بکەن هەر هەمان ئەو دەوڵەتەیە کە ئەمڕۆ لە ئەفریقا خەڵکی پێوترێتەوەەوەی کە لە خۆڕەڵاتی ناوڕاستە نەخێر ئێمە ئەبێت جاخێت لەسەر ئازادی فەرد بکەین زەمەنەکەیەتی ئێستا هاتووە بە ناوی بەرژەوەندی تێکەڵ نەبوونی تێکەڵ تێک نەدانی ئاسایشی کۆمەڵایەتی فەردەکان 800 ساڵە ئەوەندە ساڵە کەپ دەکرێن ئێستا کاتیوە قەڵپی کێنەوە عادەلەکە بڵین هەموو شتێ بێ لە خزمەتی ئازادی فەردابێ کاکە من نزیکم لە کۆماریەکانەوە کۆماری خوازی ڕیپەبلیکانیزم باشە ئەوە ئینسانە ئازادەکانن کە لە دوجارە دەوڵەت دروستەکەن ئەو ئینسانانان کە بەرژەوەندیەکانیان لە دوجارە بەرژووی دیمونی تۆ کە بۆ پاراستنی ئازادی و فەزای گشتی و ئەم پرنسیپە گەورامە دەنیانەیە من تۆ ڕێەکەین لەوەی کە چۆن دەوڵەت دروستکەین سۆڤرنتی یعنی چی سۆڤرنتی یعنی سیادەی دەوڵەت لە سیادەی فەرجیان ناکرێتەوە ئەبێ فەردی ئازاد هەبێ بۆی دەوڵەت دروست بێ شیرازی کۆمەڵایەتی چییە یعنی ئێمە بۆسین ئەمانە هەر خەریکی کوشتن و بڕین و مەجموعەیە سەرە خێڵ حکم بکەن بە ناوی خانەوادەوە بەڵێ لەکوی ئەو تێگەشتانەی سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان ڕۆڵی ڕۆشنبیر لە کۆمەلگای کوردیا پەیوەندی نێوان دەسەڵات و ڕۆشنبیر دەوڵەتی نەتەوەی لە هەرێمی کوردستان و ئەگەرەکانی دامەزاندنی و داگیرکردنی فەزای گشتی لەلایەن کۆمەلگا لەلایەن هێزی ئاینی و بەهای خێڵەکی کۆمەلگاوە ئەمە یەک پرسیاکەم بۆ کوی ئەم فەزای کۆمەلگای کوردی ڕۆڵی ڕۆشنبیر چیە ئێمە پێویستمان بە چ جۆرێک لە ڕۆشنبیر هەیە و پێویستە چی بکە ئێمە پێویستمان بە ڕۆشنبیرێکی کارا هەیە ڕۆشنبیرێک کە نەبفرۆشێ نەبکە ڕێجارێ مچکم لەبەری بە لە شا ڕۆشنبیر کراوە فرۆشراوە ئەویان بینین لە دەستگا عەلامیەکان و ڕۆشنبیرێکی بوێرمان پێویستە کە بیر بکاتەوە قودرەتی بیرکردنەوەی هەبێ بتوانێت لە ڕووی سیاسی و بتوانێت بڵێن بەڕاستی بڵێن واتە کاتێ نەعەدالەتی واتە ڕۆشنبیرێکی پێویستە متور بەکرابێ بە عەقڵانیەت متور بەکرابێ بە ویژدانی هەبێ کە ناحەقی بینی قسە بکا بنووسێ من ئێستا کۆرسێکم هەیە کاکە ومێت کۆرسێکم هەیە لە خانەی حکمت مەجموعەیە گەنج کۆبووینەتەوە دیارە ئەوان گەنجەکانن لەسەر گومانگەرایی قساکەین ئەمە ئیشە واتە من بۆ هاتووم کۆرسێک لەسەر گومانگەرایی لەبەر ئەوەی کە ئەبێ خەڵقێ فێر بێ میکانیزمەکانی گومانگەرایی فێر بێ بۆ دەربازبوون لەم دڵنیاییە پوچەی کە ئێمە تیاژین لە ڕووی کولتوریەوە مەجموعەیە ئینشانووست هەیە ئێمان گانۆتە بۆی کە حتاڵن
شکسپیر چیە ئەمە بۆ شکست بخوێن و خۆمان شکسپیرمان هەیە یعنی ئەمە مەهزەلەیە ئێمە تیاژین دڵنیایی کولتوریت هەیە دڵنیایی سیاسیتی دڵنیایی ئاینیت هەیە هەرسێکی گورزی گەورەی لیان کە ئێمە ئیبداع نەکەین داهێنان نەکەین نەجوڵێن لە شوێنی خۆمان ئێستا ئێمە پێویستمان بە جورعەیە لە گومان هەیە پێویستمان ڕۆشنبیرەوەی کە جورعەیە لە گومان بڵاوکاتەوە خۆی نۆشێ و بۆ خەڵقیش پرسیار هوەری پرسیارکردن تەرحەکە لەوەی کە ئێمە منش ئەمەی کە تەحلیلمان بۆ ئەم کۆمەلگایە هەچیە بێت ئەگەر بەوە شکایەوە کاکە ئومێت کە ئێمە بوێرانە دەستکاری جونگەکانی ئەم کۆمەلگایە بکەین وە پرسیاری جدی کاکە لە خۆنە شەڕ نافرۆشین ئەبێ ئەرگومنتی عەقلیوانەوێ ئەمەی لێو بەمە شکایەوە ئایندەیەکی ڕۆشن چاوەڕێمانەکە ئەگەر وابێ بەعکسیەوە ئێمە بەردەوام لە ناو ئەم دەوامەیە ئەسوڕێنەوە بۆ خۆی جێژە بین و جاریش خۆمان مەستە بین بە جەهلەی کە لە وڵاتە هەیە قسەیەکی لە سەبارەت بە ڕۆلی ڕۆشنبیر و کارابوونی لە کۆمەلگا ڕۆشنبیر مەخلوقێکە هەڵقوڵاوی دنیای تازەیە و بۆ ئەوەی بتوانە بوونی هەبێ بە معنای وشتەی ڕۆشنبیر و کارابێ لە ناوچانی کۆمەڵایەتی و سیاسی و کولتوری کۆمەلگایە پێویستە متروبە بکرێت بە چەمکەکانی مۆدێررا وەکو ئەلمانیت وەکو دیموکراسی وەکو چەمکەکانی دیکەی ناوژانی مۆدرن تا چەند لەمەدایت و چاچە ئەم تایپە لە ڕۆشنبیر لە ناو کۆمەلگای کوردی هەیە ئەبێ من بۆ ئێستا باسی گومانگەرایم کرد لە پشتی ڕێنێسانسەوە کاکە ومێت لە پشتی ڕێنێسانسەوە گەڕانەوەی کە بوو بۆ یۆنان و بیزات بۆچی گەڕانەوەی بوو بۆ قوتابخانەی گومانگەرایی کتێبە گرنگەکانی فەلسەفە یۆنانی سەبارەت بە گومانگەرایی تەرجوماکەن ڕێنێسانس یەکێ لە فاکتەرەکانی بریتە لەو ئاشنایی بوونە ئێستا من بۆ بازدەواکەم ئەمە یەکێ لەمانەکان ئەوەی کە مۆدێنەتیش سەر ڕێگاخا بریتە لەم پرسیارکردنە لە ئیمتیحانکردن بریتە لەم ئیمتیحانکردنی بیر و بۆ چوونەنە بریتە لە فزولیەتی معرفی ئێمە فزولیەتی معرفیمان نییە کاکە ئومێت ئێمە وەکو عەرزم کردن ئێمە لۆژیک ناخوێنین ئێمە ئەدەواتەکانی معریفەمان پێ نییە بەس ئەمەی من بانگەشن نییە بۆەوەی کە ئیترتاوە بوو ئەماڵکو بانگشێ بۆی کە بمان بێ من کاتێ ڕخلە لە زانکۆگرم بۆ ئەو نیە زانکۆ بڕوخێ مرۆوەیە کە هەمان بێ بەوەی کە زانکۆ معریفەین تاچکە کاکی گیان ئێمە پێویستمان بە ئاشنابوونێکی قوڵ هەیە لە سەرخۆ ئیش بۆ بکەین کە ئاشنابین بە میراتێکی فکری معرفی بەشەرێت هەیە ئاشنابین پێی هەر کەسەمان لای خۆیەوە دەتوانێت بیکە فزولیەتێکی معرفیمان پێویستە کە بە فعلی قودرەتی ئەومان بڵین چۆن بۆ چێ ئەمانە بکەین پرسیارانە بکەین اینجا لەمەش گرنگتر ئیرادەیەکیش هەبێ ئیرادە نەک ئیرادەی زانی بەتەنها ئیرادەی گۆڕین ئیرادەیەک هەبێت کە ئەم هەلومەرجە دەبێ بگۆڕین لە پێناوی چییە بۆ خۆشی نییە باڵکو لە پێناو دەستگەیشتنە بە دنیایەکی دیکە گەیشت لە پێناو ژیان خۆی ئەمە بکەین لە پێناو گەیشتن بە عەدالەت ئەمە بکەین لە پێناو ڕزگاربوون لە جەهل ئێمە چواردەورمان بە جەهل گیراوە ئێمە بە جەهل مەست بووین ئەگەر ئەمانە نەکەین باشە ئەمەیە ڕێگەی ڕزگاری نەک ئەو ئینشابێ کەڵکانەی کە خۆمانی پێمەستەکەین و دوایی بە خۆمان لەسەر وەکو مادەیەکی بێهۆشکە لەسەری پێ ئەمان خوێنێ و کۆتایی بە گفتوگۆکانی مامۆستا فەرەقەمە کاتی بەرنامەکەمان تەواو و دوا جوملە دوا کۆمێن شتێک بەلاتەوە گرنگ بێ من لەم نەپرسی بێتی حەز بکەی بیڵی فەرمووتوانی ڕاستێت زۆر میشە ئەو قسەیەمەیە کە کاتێک قساکەین ئێستا سەرەتای قسەکردنمانە بەڵام دیارە هەموو بەناوەیشکە لە شوێنەکە کۆتایی پێ من بۆی کەسێک بەخراپ لە قسەکانمان تێنەگات ئەوەی ئەم کەسەیم قساکات ئەمە ئەماڵێ بەڕاستی باحیسێکە نووسەرەکە بەقسم لە خۆبە کە غەمێکی قوڵی هەیە بۆ وڵاتە مەشە من بە تەنگی وڵاتەوە دێم وازم لە کۆمەڵێ بەرژەوەندی و شتی خۆم هێناوە لە ژیانێکی کەمتوانی ژیانێکی ئەمن و ئاساییشا بژیم کە ئێستا ژیانی من لێرە نە ئەمنیتیە نە ئاسایشی دیار ژیانی من لێرە نەی خۆمونە نەی خێزانم هاتوومەتە ئێرەوە ئەمە لە غەمێکی قوڵەوە بۆ جواتەکەم و بۆ نەتەوەکەم ئەم قسەکەین مەبەست لە برینانکردنی هیچ لایەنێک شتێک نییە بەڵام من بەم شێوەیە شتەکانە بین وەکوی لە بەرنامەکەی بەڕێزاوتم چەوت سەبارە بە دەوڵەتی کوردی چێ بارەوە هێزانێکی هەن ئەو هێزانە هێزی دەوڵەتدار نین ئەو هێزانەی دیکەش کە دێن و دایانەیەکو بەدیل خۆیان لێنن قودرەتی تەشخیصکردنی کێشە قوڵەکانی ئەم وڵاتەیان نییە ئەمە داستانەکەیە بە پەیامی من یەکشتە پەیامی ژەوەیە کە با جورئەت بوێرین خۆمان خوێنینەوە پرسیارکەین واز لە ستایش بێنین واز لە دەمارگیری چ خێڵەکی و چه حیزبی بێنین ئەو فەزاگشتێ نێڵین هیچ هێزێ داگیری بکە ئەم جۆرە گفتوگویانەی تیا بگرێ و ئێمە ئەو کەسانەی کە ئەم گفتوگویاناکەین ئەمە ئەو کەسانن کە دەبێت فەزای گشتی و ئەم خەڵقی وڵاتە بێمانە پارێزن ئەگەرنا ئێمە
بە بەردەوامی هەڵەکانی ڕابردوو تکرارەکەینەوە ئێستا سەبارەت بە هێزی خەرجی یەکشتمانەوتوە ژوەیە کە من لە مێژەوتومە هێزی ترسناکی لە عێراقا سەریڵاوە کە بەعز لە چاویان لیبراڵە بێت لە چاویان لیبراڵە بە هەموو ماناچی ئەو هێزانێک ئەمڕۆ حکمی عێراقەکەن دەی ئایندێکی خراپ چاوەڕێمەکە بەڵام نە ڕێبن ئەو ئیرادەی ژیان دۆستەی کە ئینسانی کورد هەیەی ئەوە بێت لە بەردەمی هەموو شتێکاوسێ بەڵام ئەگەر ئیرادە و مەسیری نەتەوەیە بەس بە کۆمەڵە سیاسی شکست خواردوو بەی ئایندەیەکی خراپ چاوەڕێمەکە. بەڵێ بەڕێز فاروق ڕەفیق توێژەری بواری فەلسەفە زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون لەم گفتوگۆ تایبەتە زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لە بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە دەوڵەتی نەتەوەی لە هەرێمی کوردستان و بە ئەگەرەکانی دامەزراندنی بە میوانداری بەڕێز فاروق ڕەفیق توێژەری بواری فەلسەفە ئومێد دەکەم کە سەرنجی بەڕێستانم ڕاگەشە بێت و زۆر سپاس و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.